سڵاوە لێبێت بابەتێک هەیە ساڵانێکە ئەم یەکلایی نەبووەتەوە یەکگرتنەوەی هێزەکانی هەفتە و هەشتا ئەمە گەیشتووە بە چ قۆناغی ئێستا بەڵێ آخر مقابلەی لەگەڵ جەنابتانە کردم پرۆسەی یەکگرتنەوە و ڕێخستنی هێزی پێشمەرگە بەردەوامە وەکو هەموو جارە گوتومە خاویەشی پێوە دیارە کە ئەمە جێی تمۆحی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە جێی تمۆحی ئێمەش نییە بەڵام پرۆسەکە نەوەستاوە پێشم وتی هۆکارەکان هەندێکی ئابوووریە هەندێکی سیاسیە هەندێکی ئەو کێشە ئەمنیانەی کە لە ناوچەکە ڕوو ئەدا ئەمانە هەمووی تەسیری هەیە بەشێکی پەیوەندی بە پەیوەندەکانی نێوای بەغدا هەولێر هەیە ینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی ئەمە کۆمەڵی هۆکار بەڵام پرۆسەکە نەوەستاوە بەردەوامی هەیە فشارەکانی هاوپەیمانان چییە بۆ یەکگرتنەوەی ئەم دوو هێزە هاوپەیمانان فشاریان نییە ئێمە لەگەڵ هاوپەیمانان مزەکەرێکی تەفاهممان هەیە دیارە مزەکەرەی تەفاهم وەکو شەراکە دوایە وەکو پەیمانێکی لە بینی ئێمە و ئەوان ئێمە چی ئەەکەین و چی لەسەر ئێمە بیکەین و چی پێویستە ئەوان بیکەن بۆیە جاری وایە کە مەسەلەی ڕێخستن و یەخستنی هێزەکان دوا ئەکەوێت نیگەرانیەک دروستە بێ ئێستاش هاوپەیمانان بەردەوامیان هەیە لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە تا ساڵی داهاتوش با بڵێن یادداشتنامەی لێکتێگەیشتنەکە لە بینی ئێمە و ئەمریکا بەردەوامی هەیە و پێشمەرگەش لە شەڕی داعش و لە هاوپەیمانی نێودەوڵەتی لە ضمنی هێزە ئەمنیەکانی عێراق بەشێکە لەو هاوپەیمانیە بۆ شەڕی داعش بۆیە هاوکاریەکان بەردەوامیان هەیە باشە لە حاڵەتێکا گەر هاوکاری هاوپەیمانان نەمێنێ بۆ هێزی پێشمەرگە ئەمە چی ئەبێت وەزعی پێشمەرگە چی بەسەرێت بەتاکید هێزی پێشمەرگە پێویستی بە خیبرە و تەجارب و با بڵێن تەسلیح و تەجهیزی هێزی هاوپەیمانان هەیە جا هەموو وڵاتە غەربیەکان بە تایبەت ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی وەکو بریتانیا وەکو ئەڵمانیا وەکو فەڕەنسا ئەمانە هەم خیبرە و تەجروبەی ئەوانمان پێویستە هەم تەسلیح و تەجهیزی ئەوانمان پێویستە هەم گۆڕینەوەی با بڵێن خیبرە و تەجاروبی یەکترمان پێویستە دیارە ئەوانیش هەمویان لە ڕێی هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەو ئیتیفاقیە دوو قۆڵیانەی کەوای ئێستا ئەو وڵاتانە لەگەڵ عێراقا ئەیکەن هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەی تایە دەنگۆیەکێ لە دوای ساڵەوە جایتی دیکە هاوکاریەکان درێژ بکرێتەوە دیارە تا ئێستا هاوپەیمانی نێودەوڵەتی تا ساڵی داهاتوو یا کۆتایی ساڵی داهاتوو بەردەوامی هەیە لەو بە دووە هەڵسەنگاندنەکە کرێ ئایا هاوپەیمانیەکە بەردەوام بێت یا بگۆڕێت بە شێوەیەشی کە یا بگۆڕێت بە ئیتیفاقاتی دووقۆڵی لە بینی وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی لەگەڵ عێراقدا دیارە لەو کاتەشا هێزی پێشمەرگە یا وەزارەتی پێشمەرگەش بەشێکە بێ لەو هاوپەیمانەتیە لە ئێستا هێزی پێشمەرگە لە چەند خاڵێکایە ئەو هێڵەی کە لە نێوان هێزی پێشمەرگە و حکوومەتی عێراقیەیە ئەمە هیچ فراوانبوونیشی تیا بووە ئەتوانی بڵێ هێڵ نییە ناوچەیەکەیە با بڵێن فەراغە لە بینی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئیتیحادیە فدراڵە ئێستا بە دوو لیوای هاوبەش کە بە مشتەرەکی لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق دروست بووە ئەو دوو لیوایە بوونەتە خاڵی با بڵێن پێکگەیشتن لە نێوان هێزەکانی فدراڵ و هێزی پێشمەرگە و لە داهاتووشە بەرنامە هەیە کە ئەو لیوایانە فراوانتر کرێ و لیوای زیاتر دروست بێ بۆەوەی ئەو فەراغش لە بینی ئەو دوو هێزایان نەمێنێت خەڵکی و ناوچانە گرفتیان هەبوو لەگەڵ هێزەکانی سوپای عێراقا ئەمە چی ئەکرێ بۆ ئەم بابەتە چۆن هێزی پێشمەرگە هێنرێتە پێشتر بەڵێ ئەو لیوانە مشتەرەکن هاوبەشن ئەو لیوانە هەم خەڵکی هەرێمی کوردستانی تایە هەم خەڵکی ئەو ناوچانەی تایە یعنی هەموو پێکاتەکانی عێراقی تایە بۆیە ئەو هێزانە مەرغوبن و هەموو لایەنەکانیش با بڵێنەوەی کە لەسەر زەویە پێیان خۆشە ئەو لیوە هاوبەشانە لەوێ بێ و تا ئێستا دەتوانم بڵێم دەوری باشیان بینی و ئەگەرچی ژمارەیان کەمە کە پێویستەکە لە داهاتوە ژماری ئەو لیوانە زیاد کرێ پرسیارێکم بۆ دروست بوو ئێستا سیستمی بەرگری ئاسمانی ئەمە چی کراوە بووی ئینشاڵڵا دراوە کە بهێنرێت دیارە لەگەڵ هێزی هاوپەیمانان لەگەڵ هەندێک وڵاتانی هێزی هاوپەیمانان ئەو بابەتە باسکراوە کەوا سیستمی بەرگری عێراقی یەخرێ لە نێوانی هەرێمی کوردستان دیارە ئێستا لە مشاوەراتایە ئەو سیستمە چۆن بێت و ئەو یەکانی کە سەرپەرشتیەکەن چۆن بێت تا ئێستا نەگەیشتۆتە کۆتایی دیارە بە تەنیاش وەزارەتی بەرگری عێراقی هەندێک
عقودی هەیە لەگەڵ هەندێک وڵاتی بۆ نمونەکو فەڕەنسا، بەڵام لە داهاتووە مشاوەرها کرێکەوە چۆن بتوانین هەماهەنگیە کە بێت لە نێوان هەرێمی کوردستان و باقی ناوچەکانی عێراق.